بۆمبارانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بەردەوامە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە شاری خێرسۆن کەوتۆتە دەستی سوپای رووسیا. لە دەستپێکی داگیرکردنی ئۆکرانیاوە حکوومەتی ئۆکرانیا دەڵێت هەزاران کەسی مەدەنی کوژراون و بریندار بوون. چەندین منداڵی وەکو ئەمە لە کیڤ لە ژێرزەمینی نەخۆشخانە لەدایک بوون لە کاتێکدا ئۆکرانیەکان لە سەراپای وڵاتدا ناچار کراون لە ژێر زەویدا خۆیان بشارنەوە. لە هەر کوێ بتوانن خۆیان حەشار دەدەن. منداڵیان تێدایە کە چارەسەر بۆ شێرپەنجە لە ژێر زەمینی نەخۆشخانەی مناڵان وەردەگرێت. لە کاتێکتا دکتۆرەکان و سستەرەکان کاری خۆیان دەکەن و چارەسەری نەخۆشەکانەکەن، دەنجی تەقینەوە لەسەرەوە دەبیسترێت. ئەمە شەرمەزاریە. وەزیری دەرەوەی ئەمریکا سزای زیاتری ڕاگەیاند کە وڵاتەکەی خستوێتە سەر کۆمپانیەکانی رووسیا. ئەمجارە 22 کۆمپانیای بواری بەرگری کرانە ئامانج، ئەوانەی کە چەک بۆ سوپای رووسیا دابین دەکەن تا لە هێرشی ئۆکرانیادا بەکاریان بهێنێت. ئەمریکا هەروەها سزای خستوۆتە سەر فڕۆکەی رووسی و گەشتەکانی هێڵە ئاسمانیە رووسیەکان بۆ ئەمریکا وەستاون. لە نزیک کیڤ بەرپرسان دەڵێن ڕیزێک ئۆتۆمبیلی سەربازی رووسی بە درێژی 60 کیلۆمەتر وەستاوە بەهۆی کەمی خۆراک و بەنزینەوە. بۆ ئەو سەربازە ڕووسانەی نێردراون بۆ بەرەکانی شەڕێکی نادات پەروەرانە کە پێویست نییە پێیان دەڵێم سەرکردەکانتان درۆتان لەگەڵ دەکەن، تاوانی جەنگ ئەنجام مەدەن، هەموو شتێک لە دەستان دێت بیکەن تا چەکەکانتان دابنێن و ئۆکرانیا جێبەهێڵن. ڕۆژی پێنجشەمە پنتاگۆن ڕەخنەی توندی لە فەرمانێکی سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین گرت کە چەکی ئەتۆمی وڵاتەکەی خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە. ئەو گوتارە ئاگرینانە و گۆڕانکاری لە پێگەی چەکی ئەتۆمیان کە چارە نووساسترین جۆری چەکن کە هەردوو لامان هەمانن جێگەی قبولکردن نییە. ئەمریکا هیچ جوڵێشی هاوشەوی ئەنجام نەداوە. گوتەبێژەکەی پنتاگۆن ڕایگەیاند پنتاگۆن تاقیکردنەوەی موشەکێکی کیشۆر بڕی دواخستووە بۆەوەی ئاماژەیەک بنێرێت بۆ جیهان کە ئەمریکا هیچ پلانی بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆم نییە و بۆ ئەوەی هەڵاتێگەیشتن ڕوونەدات. ئەم بڕیارە بە بچووک وەرناگرین، بەڵام لە جیاتی ئێمە نیشانی دەدەین وەکو وڵاتی خاوەن چەکی ئەتۆم هەست بە بەرپرسیاریەت دەکەین. ئەمریکا بەردەوامە لە ناردنی کۆمەک بۆ هێزەکانی ئۆکرانیا و لە هەمان کادا هۆشداری دەدات کە سەربازانی رووسیا لە شکستەکانیانەوە فێر دەبن.